بەیاننامەیەکەوە داوامان لە سەرجەمە وڵاتیانی ئەو ناوچانە کرد کە بەفرگرتوێتیەوە بۆ ئەوەی دانەوێڵە و خۆراکی پێویست تایبەت بە ئاژەڵ و باڵندەکان دابنێن و دواتری ژێمە لە باوبەشی لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی دەربەندیخاندا ئەمڕۆ هەڵمەتێکمان دەست پێکردکاوی شەڵواسینی ژمارەیەک دبە بوو کە بەقەت درەختەکانەوە کە دانەوێڵی پێویستی تیابوو بۆ ئەو باڵندانی کە لەم ناوچەیەدان. بەڵام ڕۆمەک و پۆلیسی دارستان و ئەو ڕێکخراوی ژینگەی پارێزە هەڵسان بە دابەشکردنی هەندێک جۆ و گەنم و دانەوێڵە بۆ ئەو حیوانانەی کەوا بەفرەکە بارێ و ڕێگەیان نییە. لە کارکەوتنی بەشێک لە ئامێرەکانی شارەوانی لەم بەفربارینەدا و داخستن و بەستنی ڕێگاوبانەکانی سنووری قەزای دەربەندیخان و نەهاتنی هیچ تیمێکی فریاکەوتن لە دوو ڕۆژی ڕابردوودا لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی سلێمانیەوە هەموو ئەو گرفتانە بوون کە بەهۆی بەفربارینەکەی ئەم ساڵەوە ڕوبەڕووی هاوڵاتیان و دانیشتوانی قەزای دەربەندیخان بوویەوە. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی گشتی دەربەندیخانیش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا 19 هاوڵاتی بەهۆی کەوتە خوارەوە و خلیسکانەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون کە باری تەندروستی دوان لە بریندارەکان ناجێگیرە و بۆ چارەسەری پێویست گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەکانی شاری سلێمانی. بابانە نۆرێن ئارتی دەربەندیخان. لێ دەوێژی سەرنووچە بە سەدا ماتەقینە ئۆتۆمبیلەکە بۆمبەکەری لێ